ویسە گەشتیاریەکان دەکەین بە تایبەت سوودی بۆنە و جەژنەکان بۆ کەرتی گەشتیاری ئەویش لەگەڵ بەڕێزی برایم عەبدولمەجید و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاکی برایم سڵاوت لێبێت، سوپاس بۆم دەرفەتە و جەژنی قوربانی شت پیرۆز بێت. بۆ پرسیارە دەست پێ دەکەم، دەکرێت جەژن و ئەم جۆرە بۆنانە چۆن بخێنە خزمەتی کەرتی گەشتیاریەوە؟ سڵاو ڕێز کاک پشتیوان، سەرەتا ڕێگەم پێ بدە کە جەژنی بەڕێست و تەواوی بینەران و سەرجەم هاونیشتیمانیان و بە تایبەتیش گەشتیاران پیرۆز بکەم. هیوادارم جەژنێکی پڕ لە خۆشی و شادی هەموو لایەکمان بەڕێ بکەین و لە ڕووی گەشتیاریشەوە بە شێوەیەک بێکە لە ئاست چاوەڕوانی هەمومان بێ. پێیوەست بە پرسیارەکە دیارە من دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە ئامانجی سەرەکی ئێمە و استراتیژیەتی ئێمە ئەوەیە کە ئێمە قۆناغی گەشت و گوزاری تاکوەرزایان گەشت و گوزارێک کە تەنها لە بۆنەکاندا هەبێ ببڕین بپەڕینەوە بۆ قۆناغێکی ترکە پێی بڵێن گەشت و گوزارێکی بەردەوام سستەینەبڵ تۆریزم، واتە لە تەواوی ساڵەکە لە تەواوی وەرزەکانی ساڵی من پێشوازی لە گەشتیاران بکەین. بەڵام بە دڵنیاییەوە بۆنەکان دەرفەتێکی زۆر باشن بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین ئێمە چاڵاکی جیاواز ئەنجام بدەین و لە ڕووی پێشوازیکردن لە گەشتیارانەوە دیوێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیاران بدەین، وایان لێ بکەین کە گەشتیاران بۆ جاری تریش هەرێمی کوردستان وەک شوێنی گەشتەکانیان هەڵبژێرن. بەڵێ، هەرچەندە زۆر جار تۆزێک خۆتان بە دوور دەگرن لە بابەتی ئامار، بەس ئەمەوێ پرسیاریەوەت لێ بکەم، جەژنی قوربانی ڕابردوو سەردانی گەشتیاران وەکو ئامار چەند بوو؟ ئەم جەژنە چاوەڕێن چەند گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکە؟ بەڵێ دیارە پەیوەست بە جەژنی قوربان بە پێی ئەو ئەزمونەی هەمانە ساڵانە لە نێوان 250,000 گەشتیار بۆ 300,000 گەشتیار ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستانەکەن. بۆ ئەم جەژنەش سەرڕای ئەوەی کە ئێمە هیچ ئاماژەی بە هیچ ژمارەیەک نادەین، لەبەرەوەی لە ڕاستیدا لە ئێستادا بۆ ئێمە لە ژمارەی گەشتیاران گرنگتر شێوازی پێشوازیکردنە لە گەشتیاران. ئامانجی ئێمە تەنها هێنانی ژمارێکی زۆری گەشتیار نییە، بەڵکو لەگەڵ ئەوەدا ئێمە دەمانەوێ دیوێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیاران بدەین. هەموو فۆکەسی ئێمە لە ئێستادا لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان کەشێکی ئەوتۆ بۆ گەشتیاران بڕەخسێنین کە تیایدا گەشتیاران هەر ساتێکی مانەوەیان لە ناو سروشتە جوانەکەی هەرێمی کوردستان ببێتە یادگاریەکی لەبیر نەکراوە. ئێمە پێمان وایە کاتێک کە ئەزمونێکی ناوازەی گەشتیاری فراهەم دەکەین بۆ گەشتیاران، واکەین کە هەر گەشتیارێک لە کاتی گەڕانەوەیدا ببێ بە باڵیۆس بۆ گەشت و گوزاری هەرێمی کوردستان. بەڵام پشت بەست بەو فیدباکەی کە ئێمە لە تیمە مەیدانیەکانمان وەریەگرین و لەگەڵ کەرتی تایبەت و هەماهەنجانی هەمانە ئاماژەی زۆر دڵخۆشکەر هەن بەوەی کە ئەم جەژنە ژمارەیەکی ئێزگار زۆر لە گەشتیار ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستانەکەن و چەند ڕۆژێک پێش ئێستاشەوە زۆرێک لە شوێنە گەشتیارەکان بەڕاستی هەمووی گیرا بوون، حجز کرابوون. گەشتیارانیش لە چەند ڕۆژێک پێش ئێستاوە دەستیان کردووە بە هاتن، سال لە دوای سال ڕێژەی هاتنی گەشتیاران بەرزە بێتەوە. تایبەت بە بۆنەیەش دیارە بە پێی و ئەزمونەی هەمانە ئێمە عادەتەن لە ڕۆژی یەکەمی جەژن خەڵکی زیاتر پابەندی جێبەجێکردنی ئەرکە کۆمەڵایەتیەکان و سەردانیکردنی یەکترە، بەڵام لە ڕۆژی دوی جەژنەوە ئیتر ژمارەکان بە شێوەیەکی بەرچاو بەرزە بنەوە. ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە هەرێمی کوردستان بە کەرتی حکومی و تایبەتەوە ساز و ئامادەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و ڕەخساندنی کەشێکی ئەو تۆکە گەشتیاران تێدا هەست بە ئاسوودەیی بکەن لە کاتی مانەوەیان لە هەرێمی کوردستان. لە جەژنی ڕەمەزانی ڕابردوو بە پێی ئەوەی کە لە دەستپێکی یاخود لە سەرەتای ئەو جەنگەی ناوچەکە بوو و هەروەها کەرتی گەشتیاری ئاسمانی گرفتی بۆ دروست بوو، هاتنی گەشتیاری بیانی بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕێی فڕۆکەخانەکانەوە کەم ببووە. ئایا ئەم جەژنە جیاوازی هەیە و تا چەند گەشتیاری بیانی پێتان وایە گەشتەکانی دەست پێ کردوتەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەگەر بە شێوەیەکی گشتی ئێمە باس بکەین، بێگومان بەهۆی ئەو بارودۆخەی کە لە ئارادا بوو لە ناوچەکە نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو وڵاتانی تەواوی وڵاتانی ناوچەکە لەژێر کاریگەریە نەرێنیەکانی ئەو جەنگەدا بوون، هەرێمی کوردستانیش لە نێویاندا. ئێمە تەنانەت هیچ ئامارێکیشمان وەرنەگرت لە جەژنی ڕەمەزان لەبەرەوەی بارودۆخەکە هەمومان نەزانی چۆن. بۆ ئەم جەژنە ئێمە بە شێوەیەکی گشتی پێمان وایە کە گەشتیاران قەرەبووی جەژنی ڕەمەزانی شەکەنەوە، بۆی پێمان وایە کە ژمارەیەکی ئێزگار زۆر لە گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستانەکە. بێگومان لەگەڵ ئاسایی بوونەوەی بارودۆخەکە و کرانەوەی کایە ئاسمانیەکان
گەشتیارانی نێودەوڵەتیش ئیتر وردە دەستیان کردەوە بە هاتنناوە بۆ هەرێمی کوردستان و بەپێی ئەو فیدباکی کە ئێمە لە کەرتی تایبەت وەرمان گرتووە بەڵێ گەشتیاری نێودەوڵەتیش بۆ ئەم جەژنە لە هەرێمی کوردستان کاک پشتیوانەکە دەرفەتم پێ بدەێ هەر پەیوەست بەو بارودۆخی گەنج کە لە ئارادا بوو لە ناوچەکە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان بەراورد بکەین بە وڵاتانی تری ناوچەکە هەرێمی کوردستان خۆشبەختانە لە پێگەیەکی بەهێزتردا بوو لە ڕووی گەشتیاریەوەیش لەبەر چەند فاکتەرێک یەکێ لەوانە وڵاتانی ناوچەکە زیاتر پشتیان بە گەشتیاری نێودەوڵەتی بەست بوو خۆتە زانی گەشتیاری نێودەوڵەتی لە کاتی خاصێتێکی هەیە کە لە شوێنێک ئارامی هەبێ بەڕاستی بە ئاسانی ناگەڕێتەوە ئەو شوێنە ڕەنگ بێ ماوەیەکی زۆری پێویست بێ کە ئەم وڵاتە ئەم ناوچەیە بگەڕێتەوە بارودۆخی ئاسایی خۆی بەڵام هەرێمی کوردستان بەو پێی کە پشتی زیاتر بە گەشت و گوزاری ناوخۆی ئەبەست بۆیە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان تەنانەت لە گەرمەی جەنگەکەشدا ئینهیاری نەکرد واتە بەڵێ سستی تێکەوت بەڵام کەرتەکە پەچی نەکەوت هیچ شوێنێکی گەشتیاری تەنانەت لە گەرمەی جەنگەکەشدا دانەخران و لەگەڵ ئاسایی بوونەوەی بارودۆخەکەش هەرێمی کوردستان ئاسانتر لە وڵاتانی تر بەڕاستی توانی بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی و هەموو هەوڵێکی شەدەین ئێمە کە بتوانین دەڕووی مارکێتینگیشەوە کارێک بکەین کە سەرنجی گەشتیارانی نێودەوڵەتی دووبارە بۆ هەرێمی کوردستان ڕابشێشین. باش لە دەستپێکی وەرزی هاوینداین سەبارەت بە گەشتی هاوینە یاخود کەرتی گەشتیاری هاوینە پلانتان چییە؟ چیتان کردو بۆ ئەوەی لە هاویندا هاوینە هەوارەکانی هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە بۆ گەشت فێنک و گونجاون زۆرترین گەشتیار ڕویان تێ بکە؟ بەڵێ دیارە وەرزی هاوین وەرزی زێڕینی گەشتیاری ئێمەیە لە هەرێمی کوردستان ئێستا کە لەگەڵ هاتنی جەژنی قوربان دیارە ئێمە پێدەنێینە ئەم وەرزە زێڕینەمان هەموو ئامادەکاریەک کراوە خۆی بە شێوەیەکی استراتیژیەک ئێمە باس لە کەرتی گەشتیاری بکەین لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سەردەمی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە ئەم کەرتە لە پاڵ هەرێکە لە سێکتەرەکانی کشتتوکاڵ و پیشەشازی خرای ئەولەویەتەوە ئەم ئەولەویەت پێدانە خۆشبەختانە تەنها لە چوارچێوەی بەڵێن یاخود استراتیژیەت و پلانی سەرکاغەزی نەمایەوە لە ئەرزی واقع ڕەنجیدایەوە زیاتر لە 80 پرۆژەی گەشتیاری لەو چەند ساڵی ڕابردوو لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەنجام درابوون تەنها پارساڵەگە بە نمونە وەربگرین واتە لە ساڵی 2025 39 پرۆژەی گەشتیاری مۆڵەتی وەبەرهێنانیان پێدراوە بە سەرمایەی 345 میلیۆن دۆلار ئەمانە وایان کردووە کە پرۆژە گەشتیاریەکانمان زیاتر بن هەروەها چاڵاچیە گەشتیاریەکانیشمان زیاتر بن پلانێکی تری ئێمە فرەچەشنگرتنی چاڵاچیە گەشتیاریەکانە ئەنجامدانی فیستیڤال و بۆنەی جۆرا و جۆرە و هەروەها لە ڕووی خزمەت گوزاریشەوە دەمانەوێت ناوچە گەشتیاریەکانمان ئاستی خزمەت گوزاریەکانیان بچێتە ئەستانداردە نێودەوڵەتیەکان بە جۆرێک بێکە ئێمە بتوانین هەم لە ڕووی میوانداریکردنەوە هەم لە ڕووی پێشکردنی خزمەت گوزاریەوە لە ئاساک دابین کە لە چاوەڕوانی گەشتیاران دامین هەموو ئامادەکاریەک کراوە بنگە گەشتیاریەکان کەرتی تایبەت لە ئامادە باشیدایە چاڵاچی و بۆنەی تایبەت ئەنجامەدرێ و لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانیش ئەمە لە نزیکەوە لەگەڵیان لەسەر هێڵین بۆی بتوانین زۆرترین ژمارەی گەشتیاران بهێنین بۆ هەرێمی کوردستان و لە ڕووی لۆژیستیشەوە ئێمە ئاسانکاری تەواو بۆ هاتنە ناوەی گەشتیارانەکەین بە تایبەت لە بازەکان کە لێرە بەڕاستی دەمەوێت سوپاسی برایانی ئێمە لە ئاسایشی بازەکان کەم کە ئاسانکاری تەواو پێشکەش بە هاتنە ناوەی گەشتیارانەکەن ئەو فیدباکە کە ئێمە لە گەشتیاران وەرگرتوتەوە ئاماژەی زۆر دڵخۆشکەرن گەشتیاران سوپاسگوزاری ئەو مامەڵە جوان و دروستەی برایانی ئێمن لە ئاسایشی بازەکان لەبەر بەڕاستی بازەکان بۆ ئێمە زۆر گرینگە وەکو ئاوێنەی شارەکانمانوان خۆشبەختانە هەوڵ درراوە هەر لە بازگەکانەوە دیوێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیارانی خۆشەویستی هەرێمی کوردستان بدێت. کاکی برایم درێژبوونەوەی وەرزی بارانبارین و زستانێکی پڕبارانمان بەڕێ کرد تا چەند کاریگەری لەسەرەوە هەبووە کە ناوچە گەشتیاریەکانمان ببوژێنەوە چونکە سەرچاوێکی زۆری ئاو بژانەوە ئەم بارانە چه خزمەتێکی بە کەرتی گەشتیاری کردووە؟ بەدڵنیاییەوە بارودۆخی کەش و هەوات ئەم ساڵەکە زۆر یارمەتی دەردەبێت بۆ گەشت و گوزاری ماگەر لە زستانەوە لە سەرەتای زستانەوە ڕێژەی دابارینی بەفر زیاد بۆ یار ئەو چیا سەرکەشانەی هەرێمی کوردستان ببوون بە تابلۆیەکی ناوازە و جوان کە هەر لە تابلۆیەکی جوانی دەستی یەزدانیە چوو بەڕاستی ئەمە هەر لە زستانەوە ژمارێکی ئێزگار زۆری گەشتیار ڕویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان کرد ئێمە گەشتیارمان هەبوو گروپاتی گەشتیاریمان هەبوو تەنها بۆ گرتنی چەند وێنەیەکی یادگاری دوورترین لە دوور
باشوورترین شاری عراقەوە هاتن بۆ هەرێمی کوردستان و چەند شەوێک دەمانەوە هەروەها دابارینی ڕێژەیەکی زۆر لە باران ئەمەش بە دڵنیاییەوە لە هاویندا ڕنگدانەوەی زۆر پۆزتیڤی دەبێ ئەم ڕێژە زۆرەی باران دابارین وای کرد کە ژمارەیەکی زۆر لە کانیا و ببوژێتەوە بۆی ئەمە وا دەکات لە وەرزی هاوین ئەو ناوچە گەشتیارانەی کە ئاویان لێ دارستان ئەوانە زیاتر ببوژێنەوە زیاتر جوان ببن و لە ڕووی کەش و هەواوە پلەکانی گەرما زۆر فێنکتر بن بە بەراورد بە باشوور و ناوەڕاستی عراق هەموو ئەوانە بێگومان فاکتەر دەبن بۆ ئەوەی کە ژمارەیەکی زیاتر لە گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکەن. بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان دووبارە جەژنە پیرۆز بێ زۆر سوپاس کە بەم جەژنە ماندوومان کردی.